ئەو توێژەرانە ماوەی زیاتر لە مانگێک سەرقاڵی کتێبێک بوون لە ژێر ناونیشانی ئێمە قەیران بەڕێوە دەبین یان قەیران ئێمە بەڕێوە دەبات. هەوڵیان داوە شیکردنەوە چارەسەر بۆ قەیرانی ئابووری بدۆزنەوە، بەڵام وەک مەسەلەکەی مریشک لە هێلکەیە یا هێلکە لە مریشک بە وەڵامی پرسیارەکە نەگەیشتون. بەڵام هەرچۆنێک بێت ئەوە دەزانن کە هەرێمی کوردستان بەهۆی پشبەستنی بەنەوت و پشتگوێخستنی سێکتەرەکانی گەشتیاری و کشتتوکاڵی دۆخی بەم ڕۆژەی ئێستا گەیشتووە. حکوومەتی هەرێم هەوڵی داوە گرفتێ بە گرفتێکی تر چارەسەر بکەین. زۆرجا ئەزمەکە ڕەنگە ساڵانی پێشوش هەبوو بێ، بەڵام لە فۆرمی تر لە شێوازی تر هەستاوە تەرهیمی کردووە، دەستی نەبرەوە بە چاکسازی ڕاستەقینە. بۆیە ئێستا قەیرانەکە گەورە بووەوە، ئەگەر ئێستا هەنگاوی خێرانە نیە ڕەنگە بگاتە کارەساتی گەورەتر. ئابووری هەرێمی کوردستان ئابووریەکی تاکسەرچاوەیە، ئاحتیماڵی سەر نەوت بەتەنیا و سێکتەرەکانی تر ئیهمال کردووە. ئاسایی ئێمە هەرێمێکین نەوتمان هەبێ بەڵام سێکتەری ترشمان هەبێ. ئێمە هەرگیز ناتوانین واز لە نەوت بێنین و دەستبەردارین، بەڵام ئەکرێ لە داهاتی نەوت ئیسفادە سێکتەرەکانی تر بین. دەوترێت پێویستە کەرتی کشتتوکاڵ و گەشتیاری بکرێتە ناسنامەی نەتەوەیی لە جێگەی پشبەستن بە نەوتی ڕەش. بەڵام حکوومەتی هەرێم چەند ساڵێکە بەبێ پلان خەریکی خواردنی نەوتی شێرزەویە و کەرتی گەشتیاری و کشتتوکاڵیش نەکەر بایەخیان پێنەدراوە تا ئەندازەیەک زیندە بەچاڵیش کراون. لە دوای دروستبوونی قەیرانی داراییەوە لە ساڵی 2014 و بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری، حکوومەت هیچ پلانێکی جێگرەوەی پێنەبووە بۆ بەهێزکردنی کەرتی ئابووری هەرێم. بگرە ساڵ لە دوای ساڵیش زیاتر بەرەو داڕوخان ڕۆیشتووە. ئەوە گەڕێتەوە بۆ ئەو سیاسەتە ئابووری هەڵەی کە بەکارهێنراوە بەداخەوە تا ئێستا لە هەرێمی کوردستاندا کە پشت بەستراوە بۆ سەرچاوەیی بڵین بەو داهاتی کە لە فرۆشی نەوتۆ دەستی کەوتووە و هەوڵی یاوە زۆرینی تاکەکانی کۆمەڵگاکەش بک بە فەرمانبەر لە بڵێندام و دەستگا حکوومیەکانە و بیری لەوە نەکردوێت، یعنی سیاسەتە ئابووری هەڵەکە بۆ وای لێ کردووە کە بیر لەوە نەکاتەوە من جگە لە داهاتی نەوت بێت چەند کەرتێکی تر بەشدار بێت لە پرۆسە پێکێنانی داهاتەکەمە، چونکە لە ئابووریە هەچ وڵاتێک پشت بە تەنها سەرچاوەیەکی داهات ببەستێ حتا ئەگەر نەوتیش نەبێ، یعنی بۆ نمونە کەرتێک لە کەرتە ئابووریەکان بێ زۆر بە ئاسانی تووشی قەیرانە بێ، چونکە لە کاتێکە نرخی ئەو بەرهەمەکە ئەو بڵێن پشتی پێبەستۆک و سەرچاوەیەکی داهات بەرزونزمەکە لە بازاڕ جیهانیەکانە یاخود خوازە سەری بەرزونزمەکە داهاتی ئێمەش لەگەڵ بەرزونزمەکە. زۆر لەو کۆڕ و کۆنفرانس و دیدارانەی دەبەسرێت سەبارەت بە چارەسەرکردن و دەستنیشانکردنی قەیرانی دارایی هەر لە چوارچەوەی هۆڵ و ژوورەکاندا دەمێننەوە، چونکە حکوومەت گوێ لە توێژەر و شارەزا و کارزانەکان ناگرێت و هەمیشە دەیەوێت بە عەقڵی خۆی بەڕێوە بچێت. عەقڵی خۆشی چارەنووسی وڵاتی گەیاندووە بەم ڕۆژەی ئێستا. ڕامێ ڕوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.